ئەمڕۆ یەکەم بەفرە لە ناو حاجمەران دەباری وە سێم بارە لە دەوروبەری حاجمەران دەباری گەشتوهەوایەکەی زۆر ساردا کێشە بۆ هاونیشتمانیان دروست بووە لە ڕووی نەفتەوە تا ئێستا یەک بەرمیل نەفت دابین کراوە بۆ خەڵکی حاجمەران ئەم یەک بەرمیل نەفتە بەشی 15 ڕۆژ تا 20 ڕۆژ دەکات. لە ڕووی دابینکردنی خاینکردنەوە ڕێگەبانەکان زۆر زەرورە لە بۆ قوتابخانەکان هەر زەرورە منداڵەکانمان بۆ چوونیان بۆ قوتابخانە سەخت ئەگەر ڕێگەبانێکی خاوێن نەکرێنەوە چوونیان بۆ قوتابخانە سەخت دەوێت لە ڕووی سوتەمەنیشەوە ئەو ساڵەوە دەستپێکی وەرزی زستانە تا ئێستا یەک بەرمیل نەوتماوە گرتووە ماڵی وا هەیە ساڵان نەپێویستی بە 10-12 بەرمیل نەوت هەیە بۆ سوتاندن. So, hi, my name is Roz Braverman. I'm from Israel. We're standing here in the Jewish memorial for the murdered, fallen Jews, 6 million in World War II. It's astounding just the space and the different heights of the structures to resemble the different kind of people that fallen. I think it's a very important place to come visit and to come show respect. It doesn't matter if you're Jewish, if you're Christian, if you're Muslim. It's part of our world history, and I feel like it's something that we should all embrace and learn about. My name's Ethan Zerke. I'm from the United States, Iowa. My girlfriend and I are here on vacation. We're spending 3 days in Berlin, and we came to the Holocaust Memorial just to kind of experience it for ourselves. We'd both heard about it, but we wanted to experience it in person. ئەم جای گۆشخانەیە تاریخەکەی نازانم دەکەوت بۆم جای سوڵات کردیاوە فرەتی لەو وەختەوە کە ئەم مەرزە باز بووە مردم تێن بۆ خەرید شارستانی تێن بۆ مەسەڵەن مەریوان لە وەخت تاحتیاڵات تێن بۆ خەرید وشت و تەفریع بۆ بین لەم جاوە تێنەبان و لە وەختۆ لە ئەم جایەمە شلۆق بۆ ئاو هەواکەی خۆش بۆ تێن و ئەڕۆن و 7 ساڵە تێن و ئەڕۆن تا لە وەختۆ لە ئەم جا شلۆق بووە. ئاوای گۆشخانی حدودەن 10 ساڵێکە 12 ساڵێکە ئاوا شوێنێکی گەشتیاری شوێنێکی خۆشە خەڵکی لەم لاولاوتێن ئەکسیشتەی دەگرن فیلمداری لێ ئەکەن جادەکەمان زۆر خۆشە مردمەکەمان مردمێکی مێمان نەواز و خۆی خەنگەر من هەمیشان لە خزمەت میوانەکانە